بناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتەن لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنمەکەتان بەرنامەی دین و دنیا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان، لە درێژی زنجیرە بابەتەکانمان لەسەر ژیان و دەسەڵات و چۆنێتی بەڕێوەبرنی کاروباری موسڵمانان لەلایەن خولەفای ڕاشدینەوە هاتینە سەر عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ وەک خەلیفەی دووهەمی موسڵمانان وەک ئەمیری باوەڕداران. ئەڵقەی یەکەمیمان باس کرد کە تایبەت بوو بە ژیان و کەسایەتی و تایبەتمەندیەکانی و چۆنێتی دەست بەکاربوونی وەک خەلیفەی دووهەم. ئێستا قسە و باس بە تایبەتی لەسەر ئەو سەردەمە زێڕینە ئەکەین کە تێیدا حەزرەتی عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ دەسەڵاتی گرتبووە دەست تا بزانین چۆن کاروباری موسڵمانانی بەڕێوە بردووە. بۆچی سەردەمی ئەو بە سەردەمی زێڕین و دادگەری لە فەرمانڕەوایەتی ومەی ئیسلامی هەمیشە ناوێکی دیار و درەوشاوەیە، چۆن دادگەر بووە و مێژوو بە پرشنگداری باسی دادگەری ئەوەکە نمونەیەکی زەق و دیارە لە مێژووی مرۆڤایەتیە لە مێژووی ئیسلامیە کە هەموو کاروبارەکانی بنمونەوە دەهێنرێتەوە دۆست و دژمن بەشان و باڵ و سەردەمی ئەودا هەڵدەدا. بەڕێز دکتۆر حسێن محەممەد ساڵح پسپۆڕی مێژووی ئیسلامی و مامۆسای زانکۆ بە سوپاسە وەڵامی پرسیارەکانمان نەداتەوە. کاک دکتۆر خێربێن دووبارە ببورن کە ئەزیەتتان نەدەین. کاک دکتۆر، با بزانین کە سەردەمی فەرمانڕەوایەتی و کاریەڕی بە تایبەتمەندیەکانی عومەرەوە چۆن لە سەردەمی خەلیفەی دووهەمە دەستیان پێکرد و کاروبارەکان کەوتنە سەر سکە. بسم الله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وأصحابه ومن سپاس بخوای گەورە کە یارمەتی داین بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستە و بۆ بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەم باسە گرنگانە بە پێی توانا و بە شێوازێکی کورت و بە پێی بواری بەرنامەکان ڕوون بکەینەوە. عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێت دائەنرێ بە داڕێژەری بنەماکانی کارگێڕی دەوڵەتی ئیسلامی. ئەبوو بەکر سیدیق ڕەزای خوای لێ بێت ڕاگری کۆڵەکەی دەوڵەتی ئیسلامی بوو، چونکە عەلی کوڕی ئەبوو تاڵیب پێی فەرموو کە ویستی بچێ بۆ شەڕی ڕددا، فەرمووی تاقیمان مەکەرەوە بە خۆت، سوێن بەخوا ئەگەر تۆ بکوژرەی ئیتر ئەم ئیسلامە پایی نامێنێت لەسەری ئەبوو بەکر سیدیق ڕەزای خوای لێ پایە بوو بۆ ئەم ئیسلامە. عومەر کوڕی خەتاب وەکو باسمان کرد قەڵا بوو بۆ ئەم ئیسلامە، لەگەڵ ئەوەیشە داڕێژەری بنەما کارگێڕیەکانی دەوڵەتی ئیسلامی بوو. کۆمەڵی خاڵ بە خێرایی ئاماژە پێ بکەین. عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ باشترین کەسی هەڵ ئەبژارد بۆ ئەوەی بیکا بە والی ئەو شوێنانەی کەوا والی لێدانێت، یعنی شوێنێک کە فەتحەکرا والی بە زاراوەیەکی ئەمڕۆ بڵێن یعنی محافظ، یان ئەگەر هەرێمێک بە ناوی هەرێمێکۆ بێت سەرۆکی هەرێمەکە ئەو کەسانی کەوا دەستنیشانە کرد. تاوان لە کاتی عومەری شاپیان وتراوە عامل، ینی کرێکاری ئەو شوێنە. حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کاتێکە ئەبوو ذەڕی غیفاری پێڵێ ئەلا تەستەعمیلونی یا ڕەسوول الله، من ناکەی بە عامل بە کرێکاری و بەکار بە دەستی خۆت کارێکم پێ ناسپێریت. لە سەردەمی شاپی نەوترا والی، نەخێر عامل بووە. بۆی پێغەمبەری خوا فەرمی ئینەکە ضەعیف، ئەمە بنەمایە عومەر کوڕی خەتاب ئیشی لەسەرەکە. لە کاتێکا کە ئەبوو ذەڕ بە پێغەمبەرە فەرمێت عەلەیهی سەڵات وسەلام ئەلا تەستەعمیلونی یا ڕەسوول الله، نامکەیتە کار بەدە کارێکم پێ ناسپێری، نامکەیتە کرێکار. فەرمی ئینەکە ضەعیف وإنها أمانة وإنها يوم القيامة خزي وندامة إلا من أخذها بحقها وأدى الذي عليه بحق. فمتو ضعيفي أبو ذر أمش أمانتها أمش للروج قيامتها سرشوري وبشيمانية إلا ما قال كسي كوا بحق بيجريتو أويك لسشانتي بأمانته بيجينت. عمەری کوڕی خەتاب کەواتە کەسە بەهێزانە کامانە عمەری کوڕی خەتاب لەسەر ئەم بنەمایە کەسی بەهێزی دەستنیشە پرسیاریە کرد، ئەی فەرموو ئەشیروا عەلەیە بڕەجوڵ قەوی، کەسێکی بەهێزم پێ بڵێن. بەهێز مەبەستی پێی لە جەستە و ئەمانە خۆ نێنا بۆ مساڕەعە. بەهێز یعنی شارەزا لە بواری چونکە ئەوی کەسێک بۆ ئەوەی والی بێت ئەبێت تایبەتمەند بێت لە بواری کارگێڕیە. جگە لەوەی کە خۆی هێڵە گشتەکانی کارگێڕی
پێ ئەوت لە کاتێکا کە دوایەوە تەعینێ کرد کەسێکیان بۆ دەستنیشانە کرد یەک قسەی زۆر مەشهوریە ئەی فەرمووی کە کەسێکیان بۆ دەستنیشانە کرد پەلەی نەئەکرد لە دانانە ئەی فەرموو ئورید و ڕەجولا ئەقوا من ڕەجل کەسێکی بەهێزترم لەم بەهێزە ئەوێت کەسێکی بەهێزتر کەسێکی تریان بۆ دەستنیشانە کرد ئەی فەرموو ئورید و ڕەجولا ئەقوا من ڕەجل بەهێزتر تەمان ئەم وشەی بەهێزە لە چێوە هاتووە لە کاتێکا کە ئێمە سوورەتی قەسەس باسی موسا پێغەمبەرەکە سەلامی خوای لێبێ لە کاتێکا کە لە دەستی فیرعەون ڕائەکات ئەچێتە وڵاتی مەدیەن دووکچەکەی شوعایب پێغەمبەر سەلامی خوای لێبێ لە کاتێکا کە ئەم ئاویان بۆ ئەیات و ئیتر ئەوانیش مەڕووماڵاتەکانیان ئەگەڕێنەوانەوە یەکێکیان بە باوکێڵێ قال يا أبت استأجره إن خير من استأجرت القوي الأمين دوو صفەت باسەکە قورئان تەسبیتی کردووە بەکرێی بگرە چونکە باشترین کەسێک کە تۆ بەکرێ بگەین بیکەیتە بە کوردەواری خۆمان شوان و سەپان و ئەم شتانی پێڵێن بیکەیتە بەکاری بێنیت ئەو کەس ئەم باشترین کەسە چونکە قەوی و ئەمینە بەهێز و بەتوانا و لێزانە و ئەمین و دەستپاکیشە لە کاتێکا یوسف پێغەمبەر سەلامی خوای لێبێ کە عەزیزی میسر ئەمرێت بە فێرعەونی میسر کە ئەوێ کەسێک دانێت بۆ ئەوەی کە بیکاتە عەزیزی میسر خوای گەورە بە وەحی پێ ئەڵێت کە تۆ داوایکە قال اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم جا لێرە حەفیظ علیم یعنی هەم پارێزگاری ئەکەم لە ئیشەکە یعنی ئەمانەت پارێزم هەم علمیشم هەیە بە بەڕێوەبردننی کارەکە یعنی لەو حەو ساڵی قاتوقڕێ ئەزانم چۆن ڕزگاتاکەم حفيظ عليم تفسير قوي قال يا أبت استأجره إن خير من استأجرت القوي الأمين حفيظ قوي أمين أمين يعني بمشوازا عمر يكون خطاب لم دو آيتوا أو يورقتوا أو كسيك أينارد أيو أريد رجلا أقوى من رجل بقوة تربية بقوة تريكم لا بقوة تربية أما ضعيف نية بقوة تربية بمشوازا كدواء أو قناعتها بو كإتر أم كساب بقوتها بو أو شو أنا أشياء رشاوي زوجتي أكر عمر يكون خط حتى باس أكري على كان لا يولي أهل المدر على أهل كان لا يولي أهل الوبر على أهل المدر خلقي شواني نأكر ذا والي بسر خلقي شارنشين يعني خلقي قندنشيني نأكر بوالي بسر شارنشينه أما بمعنى أوانا فضلي أوا بسر أوا بمعنى أوي كأم لنريد عادات وتقاليدي أوان نازانه أواني لي أم نازانه بو أوي كيشد روزنبه خوي چاودێریە کردن لە کاتێکا کە کەسەکەی دەستنیشان ئەکرد دوای ئەوەی هەموو مواسەفاتەکان کە ئەم ئەیویست تایە بێت لەگەڵ یادا ئەنیشت هەرچی هێڵە گشتیەکانی کارژێڕی بوو بۆی دائڕشت پێی ئەفەرموو من نادنێرم بۆ ئەوەی تۆ ببیتە بارگرانی بەسەریانەوە من ئەنێرم بۆ ئەوەی تۆ ڕەحمەت بیت بۆیان تۆ کاروبارەکانیان بۆ ئاسان کەیت و من خۆم متابعەت ئەکەم خۆم چاودێری کارەکانت ئەکەم خۆم پرسیار ئەکەم لەو لە شاندی ئەو وڵاتان چووکە بەردەوام داوایەکردن نوێنەریان ئەهات وەلای عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ پرسیاری لەبارەواکردن هەڵسوکەوتی لەگەڵتانە دەوامکردنی وەڵامدانەوەی بەدەمتانەوە تێکەڵاویتان لەگەڵ لە خۆشی و ناخۆشیەکانتانە یعنی وەکو کاربەدەستانی ئێرەن لەگەڵ بوو بە کاربەدەست سیارەی جامڕەش و فێلا لە شوێنی بەرز و تێکەڵاوی لەگەڵ خەڵکە ئیتر مەمنوع نابێ خەڵک توخنا بکەوێت و مرور جادەکەیان بۆ بگرێ و سیارەکەیشیان بەتەنیا بەسەر جاداڕۆ وانە ئەبوات تێکەڵاوی ئەگەر والیەکی بناردای و تێکەڵاوی خەڵک نەبوایە بەشداری خۆشی ناخۆشەکانیان نەبووە ئەیگۆڕین ئەگەر گلەییان لێ بووە ئەیگۆڕین بۆیە ئەبەم شێوازان ئەنجا عومەر کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ عەهدێکی پێپڕەکردنەوە لیژنەیەکی دروست کردبوو ئەوی بڕۆ بۆ لایەن ئەبێت تۆ ئەم ئاهدە پڕکەیتەوە جەردی هەموو سەرۆت و سامانەکەت بکە ئێستا چی هەیە ئێستا چی هەیە ئەینووسن بۆی دەبڕۆ بوو بەوالی ساڵێک دو ساڵ سێ ساڵ دوای ئەوە ئەیگۆڕێ یان لای ئەبا یان ئەینێرە بۆ شوێنێکی کە بانگێ کردەوانێ ئادەی ئەی ئێستا چەنە هەیە ئێستا سەرۆت و سامانەکە چەنە ئەفەرمێ ئەگەر زیادەیەکی نامەنتیقی و فاحیشی ببینیا پێی ئەو مین ئەینە لەکە هاذا ئەمە لەکوێ بوو سە دەستەی دەستپاکی هەمانە خۆ دەستەی دەستپاکی بەڵام تا ئێستا یەخولی پەرلەمانی یەک حکومەت نەبووە وەزیرەکان و ئەندا پەرلەمانەکانی فۆرمەکەی دەستەی دەستپاکی و بە شێوەیەکی عەمەلی ئەمە هەر نەبینراوە هەر ئەستەن پڕی ناکەنەوە ئەوانەیشی کە پڕیەکەنەوە بەس پڕیەکەنەوە خۆ دوایی کوا لێ پرسینەوە کوا هەمووشمان ئەیبینی هەڵەتۆقن ئەم ناوە تەنها بۆ شانازیە بۆی بڵێن بەڵێ بەس لای عومەر کوڕی خەتاب من ئەینە لەکە هاذا ئەمەی داهێنابوو ئەمە لەکوێ بوو ئەفەرمێ ئەگەر وەڵامێکی دقیق و دروست و مقنعی هەبوایە بۆ ئەو زیادەی ماڵەی
ئەی باشە پیرۆ ئەگەر نا لێ ئەسەندە قسە بێتن مالەوە لێ ئەسەند قسە بێتن مالەوە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوا لێ بێ قبوڵی ناکرد جا عومەر کوڕی خەتاب یەکێ لە سیاسەتەکانی تری کە بەکاری هێنا موچەیەکی بە عەرەبی ئەڵێن راتب مجزی موچەیە کە پراوپەر بەشی بکات سێ جۆر موچە هەیە عومەر کوڕی خەتاب خۆی باسیەکە لەسەردەمی ئەوە هاتووە سێ جۆر موچە هەیە بە عەرەبیەکانی خۆشە بیڵێکرێ بکوت یەکی یان پێوتێ راتب مغری موچەیە کە خەڵک ئیغراکات خەڵک لە خشتابە زۆر زۆرە موچەکە وەکو موچە ئەندام پەرلەمانەکان و وەزیرەکان و نازانم ئەم شتانە ئەمەندە زۆرە یعنی خەڵک ئیغراکە خەڵکی نەشیا و هەوڵی زۆری بۆ ئەیات و پێی بگات و بوو موچەکە وەرگێت لەبەر خاتی موچەکە چونکە بڕات هەبێ جارێکی من گوێم لە برادێک بوو یەکێ لە کەناڵەکانە ئەو ئەگە موچەی ئەندام پەرلەمان کەم بووایە بۆ منە مانگی میلیۆنێ بۆە هین یەک کەس خۆی تەرشەح ناکە ئەوە خەڵکی نیپال و بەنگلادیشمانە بێنین بیکەین بە پەرلەمانتاری کوردستان لەبەر پارەکەی کەم بوو بەڵام راتبی مغری عومەری کوڕی خەتاب نەیە نابێت راتب مغری بێت خەڵکی لە خشتە بەرە راتبەکە زۆر بێت ئەمە راتبێکە پێڵە مغری راتبێکی ترە پێوتە راتب مخزی ئەمەندە کەمە کەسەکە زەلیلەکە سەرشۆڕیەکە بەشی ناکە 100,000 بە کەمەندامێک 90,000 بە دوو مانجارێ ئەیاتێ 150,000 بەشی ناکە بەشی هەفتەیەکی ناکە ئەوی تری ئەوێ چێ دەستپان کاتەوە لە خەڵک بچێ لەسەر تەلەڤیزیۆن دەستکات بە گیرفانە بڵێ 250 دیارم پێ ئەمە سەرشۆڕیە ئەمە کەسەکە سەرشۆڕ و زەلیلەکە راتب مخزی ئەمەش نابێ هەبێ ئەمەشی نایە ئەی چی راتب مجزی پراوپڕ یعنی چۆن لە سەر و بەرێتر دەرێنە یعنی شتێکیشی لێ زیاوە بێت میوانێکە شتەیەکە خوانەخواستە نەخۆشیەکە پێداویستیەکە ها بەشیەکات و شتێکیشی لەواچێ بۆیە لەو شتێک کە لێی زیایە یان راتیبەکە مجزیە و لەواچی ئەگە کەسێک دەستی تێ نەچوو بێ بیخوات و خۆی هینی کردبێش زیایە لە ماڵەکە هەیە بانگێک وەرە من ئەینە لەکە هاتە تۆ ئەوە نەموچە بوو ڕۆیشتی ئەمەنەوە هەبوو ئێستا ئەمە هەیە ئەم زیای لەکوێ بوو بۆیە بە دقیقی پرسیاری ئەوەی لێ کرد کەوە ئەبێت تۆ وەڵام و پێ بێت لە کاتێکا کەوا زیادێک لە ماڵەکەتا هەیە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ لە سەرەتاوە خۆی چاودێری هەموو والێکانیە کرد دوایی کە زۆر بوو والێکان فریان ناکەوت پایەیەکی تری دانا پۆستێکی تری دانا ناوینە صاحب العمال یعنی لێپرسراوی کارپێسپێدراوەکانانی وەکو چۆن ناوێنێن ڕئیس الوزەرا بەهینی ئەمڕۆ ڕئیس الوزەرا کەوا نایبێنیت ئەوان ئەنجا لەگەڵ ئەم صاحب العمالە خۆیشی لەگەڵ هەر هینیە کرد یعنی هەر تەواو دڵی ئاوی ئەوەی نەخواردە چاودێری ناکە ئەنجا عومەر کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ بە شێوازێک هەڵسوکەوتیە کرد بۆ ئەوەی والیەکانیش لە ناوچەکانە بەو شێوازەی ئەو تەسەڕوفکەن و زۆر باش هەڵسوکەوتی لەگەڵا بکەن بەڵێ خۆی ئەچوو بەناو شارە ئەگەڕا تەفەقود و وردبینی وردەکاری لە ژیانی ڕعیەتەکەیە ئەکرد نمونە زۆرە لەوەی کە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ حتا یەک نمونە کە بۆ یەکەم جار بوو موچەی خانەنشینی بە غەیری موسڵمان بدرێ عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ داهێنا تەمەن پێشتر هەر بۆ یەکەم جار بوو موچەی کابانی ماڵ عومەری کوڕی خەتاب داهێنا کە کرا بە مانگەشەی هەڵبژاردن و دەنگی زۆری پێکۆکرایە و نەژدرا موچەی کابانی ماڵ عومەری کوڕی خەتاب داهێنا بڕیاری یا لە سەردەمی خۆیە ئافرەت کە مناڵی ئەبێت و مناڵەکەی لە شیر بڕیەوە موچەی وەدابین کات سەرەتا وا بوو دوای ڕۆژێکیان کە ئەگەڕا گوێی لە دەنگی گریانی مناڵێک بوو عومەری کوڕی خەتاب ڕۆیشت و لە دەرگای ماڵەکەیە وتی ئافرەتەکە ئەو مناڵە برسیە بۆچی ئەگری وتی ئەوە برسێتی ئەوێ شیری بەمێ وتی ئەیوە نایەتێ شیر وتی آخر ئەمەوێت لە شیری ببڕمە وتی بۆ عمری چەنە فەرمی عمری ساڵ و ئەوە نەمانە وتی ئەیجا ئێستا وەختی بڕینەوەی شیری نییە ئەبێت تا 2 ساڵ شیری بێتێ ئاخوتی ئەمیر المؤمنین عومەری کوڕی خەتاب بڕیاریە ئەگە مناڵ لە شیر بڕایە و موچەی بۆ بڕێتەوە منیش پێویستیم بە موچەیە ئەمەوێت لە ئێستاوە بیبڕمەوەنێ بۆ ئەوەی بیبەم و موچە وەرگرم وتی تیا بچی عومەر دایکە درۆ لە ڕۆ بۆ بکە عومەر چەند مناڵ بەبوونی ئەم بڕیاری تۆ زوڵم لە مناڵ کراوە دەست بەجێ گەڕاتی هەر ئافرەتێ مناڵی بوو موچە بنێن لەگەڵ لە دایکبوونا موچەی بنێ موچەی کابانی ماڵ عومەری کوڕی خەتاب بڕیەوە موچەی تەقاعود خەسێکەوە پەکەوتە ئەبێت و توانای کارکردنی نامێنێت لە بێتما موچەی بۆ بڕێ ڕۆژێکا بەناو بازاڕ ئاگەڕا بەناو شارە بینی کابرایەک ڕیشسپی لە دەرگای ماڵانە هاتو سوالەکە وتی مامە بۆچی تۆ سوالەکەیت وتی من نەبوو بێدەست و بێکەسم پارەم نییە بۆ ژیانی خۆم
وتی ئەی بۆچی ناچی لە بەیت المال موچە خۆ عومەر موچەی بڕیوەتەوە بۆ ئەو کەسانی کەوا تواناوتی ئاخە من جوولەکەم من موچەم نییە. عومەری کوڕی خەتاب ڕەزای خوا لێ بێ فەرمووی ئێمە لە کاتی گەنجێتیە جزیە و سەرانەمان لە تۆ سندووە لە کاتی پیریە نەتدەینەوە گەڕایەوە فەرمووی ئەگەر ئەهلی کتابیش کە گەیشتنە ئەوەی کە پیر بوون و پەکەوتە بوون ئەبێ موچیان بەرە لە ئەبێتەوە هەم جزیە وەرناگیرێ هەم ئەوێ موچەیشیان بەرە لەو باسی ئەوە بکەم لە سەردەمی عومەرا خۆ سامانە سروشتیەکان و نەوت و ئەو شتانە نەبوو ئەم داهاتە چۆن ئەهاتە دەست خەلیفەی موسڵمانان بەیت المال چی تیا مەسەلە سەرچاوەکەی چی بوو ئەوەی کە لە بەیت المال کۆکرایەوە درایە یەک حەقی موچەی موسڵمانان یەک حەقیقەت هەیە کاک عەباس ئینسان ئەبێ بیزانێت بڵێ خی گەورە کە ئینسانەکانی خەڵق کردووە ڕزقیشی بۆ دابین کردوون بڵێ لە وڵاتەکەی خۆیان و لە ئەرزەکانی خۆیانە بە مەرجێک کار بەدەستەکانیان دز نەبێت داهاتی ئەو شوێنە بەشی خەڵکەکات بەس دز نەبێت کار بەدەستەکانیان. عومەری کوڕی خەتاب ڕەزای خوا لێ بێ نەک دز نەبوو بەو پەڕی ئەمانەتەوە داهاتەکانی کۆکردە داهاتی ئەو کاتەی دەوڵەتی ئیسلامی لە ئەتوانین ناوی بنین بە لە ساسەیش لەسەر کشت و کاڵ بووە چونکە سەردەمەکە سەردەمێکی کشت و کاڵی بوو لەگەڵ بازرگانیە لەگەڵ کشت و کاڵ و بازرگانی نە سەناعاو هەبوو پیشەسازی هەبوو نە گەشت و گوزار هەبوو نە نەوت و سامانی ژەرزەویش هەبوو پیشەسازی عەفوو کشت و کاڵ لەگەڵ بازرگانی بڵێ تەنها لەو دوو داهاتە کە بەشی هەرە زۆری کشت و کاڵ بوو بەو شێوازە موچەی دابی نەکرد نەکار ئەوە عومەری کوڕی خەتاب یەک بەسەرهاتی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ کەوا بەڕێزان زۆر بە وردی بیزانن عومەری کوڕی خەتاب پێش ئەوەی کەوا شەهید بکرێت لە بە 4 ڕۆژ پێش شەهیدکردنی خۆی لە ڕۆژی یەکشەمە 23 ذیلحیجە حوزەیفەی کوڕی یەمان و سەهلی کوڕی حەنیفی بینی ڕەزای خوای حونەیفی بینی ڕەزای خۆیان لێ بێ کە حوزەیفەی تەعین کردبوو کردووی بە مۆزەفی ئەوەی کە خەراج ئەوەی کەوا لە زەوی کشت و کاڵی ساڵانە وەرەگیرێت خەراجی ئەو زەویانە کۆ بنووسێت کۆبکاتەوە کە بە ئاوی دیجلە ئاوەدرێ لە عێراق. سەهلی کوڕی حونەیفیشی تەوزیف کردبوو بۆ کۆکردنەوەی داهاتی ئەو زەویانەی کە بە ئاوی فرات ئاوەدرێت خەراجی ئەوە چونکە ئاوی دیجلە و فرات بە عێراق هاڕوە هەندێک لە زەویەکان ئاوی دیجلێ هەندێک لە زەویەکان ئاوی فراتە ئەم دوو سەحابەی کردبووە مۆزەف بۆ جەردی داهاتی و چەند ئەرزی زەراعی و چەند ئەرزی بەراوە و چەندێک کشت و کاڵ و چەندێ باخە و داهاتەکەی چەنە و خەراجی یەکلەدەکەی چەنە و ئەم شتانە ئەمانە بنووسن و جەردی بکەن بۆی بزانە داهاتی دەوڵەت چەنە. ئەفەرمێ کە بینینی 4 ڕۆژ پێش ئەوەی کەوا شەهید بکرێ بینینی فەرمووی ئادێ بزانم چیتان کردووە ئەترسم ئەمەندەتان خەمڵاندە بێ کە زەویەکە تەحەمولی نەکات زەویەکە تەحەمولی زۆرتان خەمڵان بێ لەسەری وتیان ئەمیری ئیمانداران خەمن نەبێ ئەوەندەمان نەخەمڵانوە زەویەکە تەحەمولی نەکا بەڵکو ئەوەندەمان خەمڵانوە زۆر بە ئاسانی تەحەمولیەکە چونکە بۆ معلوماتی بەڕێزان عومەری کوڕی خەتاب کە فەتحی عێراقی کرد زەویەکانی دابەش نەکرد بەسەر جەنگاوەرەکانە وەقفی کرد لەسەر خەڵکی عێراق خۆی وەقفی کردەوە لەسەر خۆیان یایەوە بە خۆیان کشت و کاڵی تا بکەن بەڵام داهات بن بە دەوڵەت کە یەک لە سەردەی داهاتەکەیانە کە خەراجی پێوتەیەکێک لە سەرچاوەکانی دارایی دەوڵەت فەرمووی سوێن بەخوا لئن سلمني الله لأدعن أرامل أهل العراق لا يحتاجن إلى رجل بعد أبدا فەرمووی ئەگەر خوا بە سەلامەتی من بهێڵێت نایەڵم بێوەژنەکانی عێراق پێویستیان بە هیچ پیاوێکی تر هەبێت دوای من یعنی ئەمەندە پێداویستیەکانیان بۆ دابی نەکەم پێویستیان بە هیچ پیاوێک نەبێت لە دوای من ئەمەندە لەو داهاتەی خۆیان لەو داهاتەی ئەرزی عێراق کەوا بە ئەرزی سەواد ناسرا بوو کاتی خۆی ئەمەندە کشت و کاڵی تیابوو بە بۆنەی دژدە و فراتەوە یعنی ئەمەندە سەوزایی تیابوو لە دوورەوە سەوزایەکانی چووکە تێر ئاو و پڕ ئاون بە ڕەش ئەیڕوانی بۆیە پیانە و ئەرد و سەوات ئێستا هەمووی بۆ بەزەرد هەمووی بۆ بەزەرد و بۆ بە بیابان چونکە احتیمات خرایە سەر نەوت و ئیتر واز لە کشت و کاڵ و ئەمانە هێنرا ئەوەشی کە کشت و کاڵێکە قوربەسەری بۆ منێتەوانە و داهاتەکە جا بەڵام ئەلەو کاتە ئەو فەرمووی من ناڵم بێوەژنی عێراق پێویستیان بە هیچ پیاوێکە بێت لە دوای من ئێستا عێراقی چی بێوەژنی چی کوردستانی چی ئەم هەموو بێوەژنە هات و هاوار و ناڵە ناڵێتی و کەسێک نییە بێ بەدەمیانەوە لە کاتێکا کە عومەر کوڕی خەتاب قسەیەکی تری زۆر مەشهوری هەیە و صحیحی شای فەرموو ئەگەر هێسترێک لە بەرزایەکانی عێراق ینی ئەم کوردستانی خۆمان ینی ئەم هەوراماناتانی خۆمان لە بەرزایەکانی عێراق هێسترێک بگلێ خوا ئەترسم خوا محاسەبەم کا بڵێ بۆ ڕێگەکەی وە چاک نەکرد
ئێستا هێستر ناگلێت نەک هێستر ناگلێت سیارە قەڵ ببێتەوە ئومەتێک ئەگلێ و کەسێک نییە خۆی بە پرسیار بزانێ بم بەرامبەر بەم میلەتە ئەمەیە کاربەدەست و ئەمەیە عەدل و ئەمەیە دادپەروەری لە کاتێکە پرسیاری زۆرمان هەیە بیکەین بە تایبەتی باباس لە دیوانەکان بکەین ئەوترێ لە سەردەمی عومەری کوڕی خەتابە دیوانەکان دانران ئەم دیوانانە چی؟ بەڵێ دیوان بیکرێتەوە بە واتایەکی بەیتە ینی ئەسجل ینی تۆمار شتی تا تۆمار بکرێ طبعا ئەم دیوانەشێکی تازە بوو لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێدا هەر لەسەر شێوازی ئەو دیوانانەی کەوا لە وڵاتی ڕۆم وڵاتی فارسا بوو چونکە وڵاتی ڕۆم و وڵاتی فارس لەبەر حەزارەتێکی زۆر کۆن و هەزاران ساڵ یان هەیە لە مێژوو ئیدارە و بەڕێوەبردنە ئەمان دیوانیان ئەو سجل وشتانیان هەبووکەوە تۆماریان نەکرد هەموو ئەو پێداویستی و ناوی سەربازەکان ئەمانیان تیا تۆمارە کرد هەواڵیانە بە عومەر کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ کە ئەوان شتی وا هەیە بۆی عومەر کوڕی خەتابیش ڕەزای خوای لێ بێ بەلایەوە پەسەند بوو هات دیوانێکی دروست کرد لە شاری مەدینە ناوینە ئەدیوان ینی تۆمار ئەسجل ناوی سەربازەکانی تیا تۆمار کرد داهاتی دەوڵەت کە ئەهات بۆ دەوڵەتی ئیسلامی چەندێکە و بڕەکەی تایە تۆمار کرا چونکە لە سەردەمی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام ئەبوبەکر سیدیق داهاتەکەەوە نەبوو دابەشەکرا کە ئەهات هەڵ نەئەگیرا لە سەردەمی عومەری کوڕی خەتاب هەڵەگیرا و تۆمارەکرا ئەنجاوەکو مسلمانەکانی مهاجر و ئەنساری پۆلێن کرد بە پێی کۆنیان لە ئیسلامە بە پێی خزمەتیان بە ئیسلام بە پێی نزیکیان لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و بە پێی پێداویستیان جانی چەندێکی مەرجنیە کەسێک کۆنە لە ئیسلامە خزمی پێغەمبەرە بەڵام پێویستی نییە هەر زیاتری بدێتە لە کەسێک کە لەو کەمترە بەڵام پێویستی زیات بە پێی پێداویستەکانە عومەر کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ ئەمەی کرد ئەنجاوەکو داوایشی کرد لە ویلایەتەکانی کە پێشتر لە ژێر دەسەڵاتی ڕۆم و فارسەکانە بوون دوای ئەوەیەوە میسریش فەتح کرا بە هەمان شێوە لە هینی قبتەکان ئەوانیش دیوانیان هەبوو فەرمووی ئەو دیوانانەی کە پێشتر هەبووە ئەبێ بۆکو خۆی پارێزگاری لێ بکەن و بیهێڵنەوە بە هەمان ئەو زمانی کەوا پێنووسراوە یعنی دیوانەکان لە عێراقا بە زمانی فارسی بوو دیوانەکان لە وڵاتی شام بە زمانی ڕۆمەکان بوو دیوانەکان لە میسرا بە زمانی قبتەکان بوو بەڵام لەگەڵ ئەو ئەنجا هەموو ئەو فەرمانبەرانەی کە لەو دیوانانە ئیشیان کرد ئەو دیوانانە یعنی لە هینی ئەمڕۆیانی هەر دیوانێک لەوانە وەزارەتێک بووە وەکو وەزارەتێکەوە تایبەت بووە بەو بوارانەوە ینی کە وەزارەتێک تابێت بە کشت و کاڵ و داهات کشت و کاڵ وەزارەتە بە هینی پیشەسازی بە هەموو ئەمانە ئەنجا فەرمووی ئەو دیوانانە ئەهێڵنەوە هەمان ئەو فەرمانبەرانەی کەوا پێشتر ئیشیان تاکرد چونکە هەمان بە زمانی خۆیان بووە لەسەری ئەمێننەوانێ ئەگەر موسڵمانیش نەبوو بێ حتا بەڵام لەسەر شێوازەکەی خۆی کە لە مەدینە دروستی کرد و دیوانێکی تایبەتمەندی ئیسلامی بوو لەسەر ئەو شێوازەش دیوانێکی تر دروستەکەن بۆ خۆتان ئەمە بە تایبەتمەندی بە دەوڵەتی ئیسلامیەوەیە بۆی عومەر کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ ئەم دیوانانەی بۆ شێوازە هەروایش مایەوە دیوانەکان بەو زمانە جیاوازانە هەتا سەردەمی عەبدولمەلیکی کوڕی مەروان لە سەردەمی ئەمەویەکانە ئەو دیوانەکانی کرد بە عەرەبی و هەروەها دراویشی کرد بە عەرەبی بەڵێ کاک دکتۆر شتێک کە سەردەمی عومەری کوڕی خەتابی پێ دەناسرێتەوە پێ جیاکرێتەوە کە پرشنگدارە دادگەریەکەیەتی ئەم دادگەریە چۆن بوو ینی بەو درەوشاوەیە لە سەردەمی ئەوە بڕا بە باڵای عومەری کوڕی خەتابە جیاواز لە هەموو سەردەمەکانی تر عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ ئەوەی کەوای کرد ناسراو بێ بەوەی کە زۆر دادگەر بێ زۆر ورد بوو لە ئیشەکانە حتا ئێمە باسمان کرد وابزانام لە حەڵقەی ڕابردووە کەوا لە کاتێکا کە دیوانەکان و موسڵمانەکانی پۆلێن کرد مهاجیر 4000 بۆ بڕیەوە عەبدوڵای کوڕی 3500 وتیان بۆ وتی چووکە ئەو باوکی هیجرەتی پێکردووە وەکو ئەوە نییە کە خۆی هیجرەتی کردبێت ئەمەندە دەقیق لە بۆ مەسەلەی حوشترەکەی عەبدوڵای کوڕی عومەر و هەروها خاڵێکی تر کە زۆر گرنگ و پرشنگدارە لە سەردەمی عومەری کوڕی خەتابە جیاکردنەوەی دەسەڵاتی دادگەریە سوڵتەی قەزایی لە سوڵتەی تەنفیزی کە سوڵتەی والیەکان و خەلیفەش خۆیەتی یعنی خۆی لە خەلیفە بەڵێ سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو پێغەمبەرە و کەس سوڵتەی نییە بەسەر پێغەمبەرە ئامیر و ناهی خۆیەتی قازی و سەرۆکی دەوڵەت خۆیەتی هەر خۆی بوو هەموو شتێک هەرچەندە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ویلایەتەکان کە فەتح کرا بۆ نمونە بۆ یەمەن مەعادی کوڕی جەبەلی نارد ویلایەتی یا پێی کردی بەوالی وهروها قەزایشی یا پێ فەرمی بیمە تەقضی ئیذا عەرەضە لەکە القەضاء فەرمی ئەی معاذ ئەگەر قەزایەک هاتە بەردەست بەچی قەزاکەی فەرمی ئەقضی بکتاب الله
بە کتێبی خوا قەزاکەم فەرمی ئەگەر تیانە بوو چونکە هەموو قورئان هاتووە خوارەوە فەرمی ئەقضی بسنەتی رسول الله فەرمی ئەگەر نەبوو فەرمی ئەجتەهید الرأی ولا ئال ئیجتیهاد دەکەم زوڵم ناکەم دەستیا بە سنگیان فەرمی سوپاس بوو ئەو خوایی کەوا سنگی نێراوی خوای ئاوەدان کردوتوانێت بۆی کە بڕیارێ بات بە پێی ویستی و ئیرادەی خوا پێغەمبەری خوا بێ بەم نەهجە لە سەردەمی ئەبوو بەکری سەدیقی شا ڕەزای خوا لێ بێ لە سەردەمی عومەر کوڕی خەتابە ویلایەتەکان زۆر فراوان بوو دەوڵەت زۆر موسڵمان بوو کرانەوەی زۆر بوو بۆیە لە سەرەتا والیەکان خۆشیان قەزایانەکە بەڵام دوای ئەوەی کە بینی والی ئەگەر هەر خۆشی قازی بێ ئەی هەندێک قەزیە لە بینی والی و خەڵکات بێ بۆیە سوڵتەی قەزایی جیا کردوانێ قبوڵی نائەکرد دەسەڵاتی تەنفیزی کەوالیەکانە تەدەخل لە سوڵتەی قەزائیا بکە من یەک نمونە بۆ بەڕێستان و بینەران بێنوانێ کە لە کاتێکا کە عوبادەی کوڕی سامت قازی فەلەستین بوو عومەری کوڕی خەتاب نادی کردی بە قازی فەلەستین معاویە کوڕی ئەبوو سوفیانیش والی وڵاتی شام بوو طبعا فەلەستینیش هەر تابعی وڵاتی شامە چونکە وڵاتی شام فەلەستین و لوبنان و سووریا و کوێیکە ئوردون ئەم چوار وڵاتە بۆ وڵاتی شام لەژێر دەستی معاویە کوڕی ئەبوو سوفیانە بووە فەلەستین عوبادی کوڕی سامەتی کرد بە قازی لەوێ لەسەر قەزیەیەک لە بینی عوبادی کوڕی سامت و معاویە کێشەیە دروست بوو معاویە لە عوبادی کوڕی سامت تووڕە بوو قبوڵی نەکردکەوە بڕیاری عوبادی کوڕی سامت جێبەجێ بکە لەبەرەوەی کە ئەم والیە و ئەو قازیە وای زانی خۆی لەو بە گەورەتر ئەزانی بۆی عوبادی کوڕی سامتی سیاسەتی معاوی عومەری کوڕی خەتابی ئەزانی فەلەستینی بەجێ هێشت و گەڕایەوە بۆ مەدینە بە معاوی و لا ئوساکینوکە بئەرض واحدە ئەبەدەن ئیتر لەگەڵ تۆ من لە ئەرزێکا دانانیشم لەگەڵ تۆ بە معاوی وت گەڕایەوە ئەمەر پرسیاری لێ کرد بۆی گێڕایەوانێ فەرمی بڕۆرە بۆ شوێنی خۆت ارجع إلى مكان فقبح الله أرضا لست فيها ولا أمثالك أرزي ويران بيت أجر تو يعني تو إتيانا به ناميك شنوسي بو معاوية كوري أبو سفيان فرميتي لا إمرة لك على عبادة تو دا صلاة بسر عبادانية دا صلاة تو بسر عبادانية بو إلى فقه إسلامية مش بس بمخالة چونکە عومەری کوڕی خەتاب خۆی قازیەکانی داهانا دەست نیشانێکردن لە فقه ئیسلامیە طبعا من لە ئۆتۆڕۆحی دکتۆراکەمە بە تەفسیل باسم کردووە لەسەر مەسەلەی قەزا فقهای ئیسلامی لەسەر ئەوەن قازی خەلیفە دایەنێت دەسەڵاتی دانانێ بەس دەسەڵاتی لابردنی نییە خەلیفە ناتوانە قازیش لابەرێت خەلیفەش ناتوانە قازی لابەرێت ئەمە پێوترێ حەسانەت القوضاة من العزل ئەمە یەکێکە لە حەسانەتی قازی کە خەلیفە ناتوانێت لابەرێت بۆ ئەڵێن ئەگەر خەلیفە دەسەڵاتی لادانی هەوێ هەمیشە قازیەکە ترسێت لە بڕیارێک کە خەلیفاگە بەدڵی دەوێت ترسێت لای بەرێ بەس ئەگەر دەسەڵاتی لادانی نەبوو قازیەکە زۆر مسەیترە خەلیفە ناتوانێت ئەولاتر والیەکە ناتوانێت والی هەر دایشی نانێ قازی خەلیفە دای ئەنێ بەڵام بۆی نییە لای بەرێ قازی والی دای نانێت تا لای بەرێ وانە لەبەر ئەوە بەم شێوازە دەسەڵاتی تاویاوە بە قازیەکان و هیچ کاتێکیش ڕازی نەبوو بەوەی کەوا والی تەدەخل لە ئیشیکان نمونەکەی معاویە کوڕی ئەبوو سوفیانە لەگەڵ عوبادەی کوڕی سامتە ئەمە وای کرد کەوا خەڵکی لە سنووری دەسەڵاتەکانی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ هەم قازیەکان و سوڵتەی قەزایی زۆر بە مسەیتری زۆر بە بێترس حکم بکەن و قازی بکەن اونجا پێش یەوتن ئێوە قەزا ئێوە لەسەر ئەم بنەمایانەیە یەکەم جار قورئان دوای سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوای قەزای سەردەمی ئەبوو بەکری سەدیق ڕەزای خوا لێ بێ هاوشێوەکەی ئەنجا هینی سەردەمی من و بیدایەت ئەنجا ئیجتیهادی خۆتان ئاوا هی نەکەن ئەگەر ویستان پرسیارێک لە منکەن من ئەو کاتە ڕێی خۆمتانێمە جارێکیان کابرایەکی بینی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوا لێ بێ فەرمووی ها فلان قەزیە چی بوو ئەو کاتە عەلی کوڕی ئەبوو تالیبی کردوو بە قازی مەدینە وتی وەڵا عەلی بەو شێوەیە حکمی کردووە باسی کرد وتی ئەمە ئەگەر من بوومایە من وا حکمم نەئەکرد بەم نەوعە ئەم کرد وتیان ئەی باشە خۆت ئەمیرالمومینینی ئەتوانی بیگۆڕی وتی ئەگەر بێت و مەسەلەکە گەڕانەوە بێ بۆ کتابی خوا و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە عەلی لەوە لایاوێ من ئەم گەڕانەوە بووی
بەس مەسەلەکە کە بوێ بە ڕەئی علی بە ڕەئی خۆی کە حکمیاوە منیش ڕەئی من وایە من ناگەڕێمەوە بە ڕێی خۆم ڕێیەکەی علی چووکە و قازیە و بڕیارەکەی علی کوڕی ئەبوو تاالب ئەبێ جێبەجێ بکرێت یعنی بەم شێوەی احترامی ڕێی قازیەکەی ئەگرت لە کاتێکا کە هاوڕاژ نەبوو لەگەڵ سەروەری یاسایە سەروەری یاسا بەڵام ئەمڕۆ یعنی باسێکی زۆر ئەکرێت لە کاک دکتۆر هیچ کات بووە کە عومەری کوڕی خەتاب بۆ خۆی سکاڵایەکی لەسەر بەیان لە بەردەم قازیە با بڵێن قەزاوەتی لەگەڵ کرابێ ئەوەی ڕاستی بێ من شتیوام زۆرم خوێندۆتەوانە شتیوان هاتوتە بەرچەوە باشە لە علی کوڕی ئەبوو تاالب هەمانە لەگە کابرای جوولەکەکە کە حەقیش لای علی بوو بەس لەگەڵ عومەرا من نەمبینی باشە پرسیارێکی تر دەوترێ عومەری کوڕی خەتاب خالیدی کوڕی وەلیدی لە ئەمارەت لاداوە ئەمە بۆچی بووە یان مەسەرەن بەشێک لە سەرۆت و سامانەکەی لێسەندۆتەوە طبعا ئەمە بووە فعلا عومەری کوڕی خەتاب ڕزای خوا لێبێ خالیدی کوڕی وەلیدی عەزل کرد لە ئیمارەی جەیش لە کاتێکاکەوە لە شەڕی ڕۆمەکانە بوو و هەروەها لە کاتێکیشا عومەری کوڕی خەتاب ڕزای خوا لێبێ نیوەی سەروەتی خالیدی کوڕی وەلیدی لێسەند و خستێ بێتە المالە جا ئەمە من ئەڵێم بۆچی بەڵام ئەمە ناحەزانیم ئیسلامە بڕۆکلمان مستەشرقی ئەڵمانی لەسەر و هەمویانەوە لە تاریخی الشعوب الإسلامية وەکو شوبهەیەک باسیەکە گوایە کاربەدەستانی دەوڵەتی ئیسلامی لە سەردەمی عومەری کوڕی خەتابیشا هین بوون یعنی گەندەڵیان کردەوە تا نمونەی عومەر سەروەتی خالید نیوەی لێ ئەسەنێت و عەزلیەکا و ئەم شتانە ئەمە دوو بابەتی جایە لە ڕاستیە هەردووکیشی بووە لە ڕاستیە صحیحە هەروەها هینیشی عەزل کرد لە کوفە عەماری کوڕی یاسریشی لە کوفە عەزل کرد لە ویلایەتی کوفە عەزل کرد بەڵێ طبعا بۆ عەزلی خالید لە ئیمارەتی جەیش ئەوە بوو کە خالیدی کوڕی وەلید کە پێی ئەوتێ سەیف الله المەسلول سەرکردایەتی هەر شەڕێکی بکردا مسلمانەکان ئەیان بردەوە شتێک دروست ببوو لە ناو مسلمانەکانە یعنی خەریب و وایان لێبێ بڵێن هۆکاری سەرکەوتنەکان خالیدە نەخوا خەڵکی بۆ ئەوەی ئیعتیماد نەخاتە سەر خالید ئیعتیمادیان لە خوا بێت لەسەر خوا بێت بزانە ئەگە خالیدیش نەبێ سەرکەوتن هەر هەیە ئەگە خوای گەورە بیەوێت و خوای گەورە بیە بۆیە لە گەرمەی شەڕا نامی نارد نامەکە گەشتە دەست خالیدی کوڕی وەلید کە بەگەشتی نامەکە تۆ لابراوێت و عەبدوڕەحمانی کوڕی عەوف هێن بەڵێ عەبدوڕەحمانیان ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح سەرکردەیە عەبدوڕەحمان بە نەچین بە هەڵا بە ڕاستی یەکێکیان خالیدی کوڕی وەلید پێی ناخۆش نەبوو لە ڕاستە لە گەرمەی شەڕا بوو لەو کاتە لا بچوایە هی نەبوو یعنی سوپاکە تووشی شپرزەیە بوو بۆیە شەڕەکە تا جەولەی شەڕەکە تەواو بوو دوای نامەکەی عومەری کوڕی خەتابی ئاشکرا کرد و تەسلیمی ئەو سەحابە بەڕێزەی کردکەوە پێچوو ئەمە لەبەر ئەو بۆی تەوەکولی مسلمانەکان لەسەر خوا بێ نەک لەسەر ئەشخاص بێت ئەمە یەک دووهەم جا ئەڵێن ئەگەر ئەمەش بێت نمونەی هین باسەکەن ئەڵێنەوە تا لە دەوڵەتانی ئێستایشە ئەمە لە ترسیەوە نەیکردووە کەسێکەوە ماوەیەکی زۆر لە شوێنێکا بۆ نمونە محافظ بێ بۆ چەند ساڵێکی زۆر ناهێڵنەوە یان سەرکردەی سوپایەک بێ بۆی فێری بەرتی خواردن عومەر ترساو لێ بەرتی خۆ نەخێ مەسەلە ئەوە نییە خۆ ئەگەر ئەوەش بێ ینی سونەتێکی زۆر باشی داهێنا عومەری کوڕی خەتابی خەڵکی چاوی لێ بکە بەڵام خۆی لە ڕاستیە ئەوە نییە مەسەلەی نییە مەسەلەی نیوەی سەرۆتەکەی خالیدی وەرگرت ئەبوو دەردا ئەفەرمێ کاتێکە کە خالیدی کوڕی وەلید نەخۆش بوو پێش ئەوەی بمرێت من چوم سەردانم کرد هۆکاری ئەم لا نیوەی سەرۆتەکەی باسەکان فێ چوم سەردانم کرد قسەم لەگەڵا کرد باسی ئەوە هاتە پێشەوانێ بۆچی ئەو نەنیگەران بووی کە عومەری کوڕی خەتاب نیوەی سەرۆتەکە فەرمی بە شێوەیەکی کرد لەگەڵما عومەری کوڕی خەتاب خەڵکی نارد جەردی سەرۆت سامانەکەی حتا فەرمێ لە جووتێ نەعلا تاکێکی لێ بردم تاکێ نەعلی برد و تاکێکی بۆ هێشتمەوە ینی ئەمەندە بە هەتا ئەدنای شتەکانیش هات ئەفەرمی من ئەو کاتە نیگەران بووم وام زانی تەنها لەبەر من ئەوە کات تەنها لەگەڵ ناکردوێتی بەس دوایی کە بینیم عومەری کوڕی خەتاب ڕەزای خوا لێ بێ لەگەڵ خەڵکی تری لە من زۆر باشتری شاکردوێتی ئەمە بۆچی بۆ ئەوەی طبعا ئەمانە سەرکردە و کەسانی دیاری ناو دەوڵەتی ئیسلامی بوون عومەری کوڕی خەتاب احتیاتی زۆری کردووە نەبادا لە ناو سەرۆتەکەیانە شتەیەک هەبێت زیادەیەک هەبێت تێکەڵی بوو بێت مافی ئەوانی تیانە بێ عومەریش لە پرساوی ئەوانە بەشێک لەو بەرپرسیارەتە بکەوتە سەرشانی عومەر بۆیە زۆر بە زیاوە نیوەی سەرۆتەکانی
بردو قسە بێت المالەوە ئەوانیش بە ڕەحابەتی سەدرەوە کە حقیقەتی بەزەراوی ئەمڕۆ لە پلە باڵاکانەوە دەستی لە باڵاکانەوە لە پلە باڵاکانەوە لەوەی کە هەیان بوو هی خۆیان بە حەڵاڵی هێشتا سێشتی زۆر گرنگمەوە ئێمە کاتمان کەمەوەگە تۆزێ بە خێرایی بۆم باسکەی دەوترێت کە فەرمودەیەک هەیە بە تەواوی باسیەوە کاکە عومەری کوڕی خەتاب لە سەردەمی زەڕینی عومەری کوڕی خەتابە و ئەتوانێ دەرگای فیتنە دابخە و بە شەهید بوونی ئەو دەرگای فیتنە ئەشکیە ئەمە چۆنە بەڵێ ئەمە جارێکیان عومەری کوڕی خەتاب ڕزای خوا لێبێ حەدیث صحیحە لە حوذەیفەی کوڕی یەمانی پرسی طبعا حوذەیفەی کوڕی یەمان مەشهورە بەوەی کەوا فەرمێ خۆی فەرمێ خەڵکی دائمی پرسیاری لە خێر ئەکرد لە پێغەمبەر پرسیارم لە شەڕەکرد نەوەکو بکەومە ناوی مەشهور بووەوەی کە حوذەیفەی کوڕی یەمان حەدیثی فیتنەی لەبەرە لە پێغەمبەری خوا بیستوێتی ئەڵێ عومەری کوڕی خەتاب ڕزای خوا لێبێ فەرمی حوذەیفە تۆ حەدیثی فیتنە چی ئەزانی لەبارەیەوە فەرمی فتنة الرجل في مالی فتنة الرجل في ولا فەرمی من لەوە لێو ناپرسم لەوەی کەوا فتنەیەک ڕوو ئەکاتە دەوڵەت و ئومەتی ئیسلامی کەوا خەڵکێکەوە بە دانیشتوو تایە باشترە لە بە پێوە ئەمانە فەرمی بەڵێ من ئەوە ئەزانم ئەوە بەبوونێ ئەو فتنەیەوە دەرگای قەڵای ئیسلام ئەکرێتەوە فەرمی ئەکرێتەوە یا ئەشکێ فەرمی ئەشکێ فەرمی دەیکە ئەگەر شکا هەتا ڕۆژی قیامەت داناخرێتەوانێ فەرمێ کە ڕۆی ئاوەڵێک لەگەڵ حوذەیفە بوو فەرمی عومەر چۆن لە مەسەلەیە تێگەیشتووە ینی تێگەیشتۆ بەوەی کەوامە بەس خۆیەتی کە شەهید دەکرێتەوە کوژرێ حوذەیفە فەرمی بەڵێ حدیثەمە بەس لە عومەری کوڕی خەتابە طبعا ئێمە لە حەڵقەی یەکەمی سەردەمی عومەرا باسمان کرد کە پێغەمبەری خوا فەرمی لە ناو گەلانە خەڵکی مولهەم هەبووە یان خوای گەورە حەق لەسەر زمان و دڵی عومەر ئەینەکە ئەمە یەکێک بووە لەوانەی کە عومەر کوڕی خەتاب ڕزای خوا لێبێ توقعی ئەوەی کردووە دەرگای ئەو فیتنەیە کە ئەشکێ شەهیدکردنی عومەری کوڕی خەتابە چونکە چەند حەدیثێکیشمان هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی بەوە کردووە کە عومەری کوڕی خەتاب شەهید ئەبێت چونکە جارێکیان لەسەر ئوحود بوون ئوحود بوومەلەرزەی کرد فەرمی ئوثبت یا ئوحود فإن عليك نبي وصديق وشهيدان خۆی و فەرمی جێگیر بە پێغەمبەرێک و ڕازگۆیەک و دوو شەهید لەسەر خۆی ئەبوبەکر و عومەر و عوسمان بوون لە حەدیثی تریشە هەر ئاماژەی کردو بۆی کە عومەر کوڕی خەتاب شەهید دەبێت بۆی عومەر کوڕی خەتابیش ئەیزانی کە ئەو دەرگا شکاندنە بۆ فعلا بەڵام تا لە سەردەمی ئەوە بوو کە کەس نەیەتوانی دەرگای ئەو فیتنە نەخێر شەهیدکردنی عومەری کوڕی عەبدوڵای کوڕی مەسعودیش فەرمی عومەری کوڕی خەتاب قەڵای ئەم ئیسلامە بوو کە شکا ئێتر خەڵک زۆر باشە کەواتە با باسی شەهید بوونەکەی بکەین چۆن کۆتایی بە سەردەمی خلافەتی عومەری کوڕی خەتاب هات خۆی دەڕاستی عومەری کوڕی خەتاب ڕزای خوا لێبێ 10 ساڵ و نی و چەند ڕۆژە خەلیفە بوو لە دوای وەفاتی ئەبوبەکری سەدیق ڕزای خوا لێبێ عومەری کوڕی خەتاب ڕێگەی نەئەیە کە مەوالیە عەجەمەکان فارس و ڕۆمەکان ئەوانەیە کە موسڵمان نەبوون لە ناو شاری مەدینە نیشتەجێ بن ترسی ئەوەی هەبوو کەوا فیتنە لە شاری مەدینە دروستکەن بەڵام هەندێک لەوانە پیشەساز بوون لەبەر پێداویستی و لەبەر پێداگیری گەورەکانیان کە مغیرەی کوڕی شوعبە کە کرێکارێکی هەبوو یانی مەوالیەکی هەبوو ئەبوو لوئەی مەجووسی پیشەسازێک و ئاسنگەرێکی زۆر عەجایب بوو بۆیە داوای کرد کەوا با لە شاری مەدینە نیشتەجێ بێ عومەری کوڕی خەتاب ڕێگەی یاکەوا نیشتەجێ بێت ئەم ئەبوو لوئەی مەجووسیە ڕۆژێکە عومەر کوڕی خەتابی بینی شکاتی لە مغیرەی کوڕی شوعبە کرد لە گەورەکەی کرد وتی ڕۆژی 4 درهەمی خسۆتە سەرم ڕۆژی 4 درهەمی لێمەوێت کە من ئیشەکەم بەڵێ پێی بڵێ لەسەر بکەم کاتە فەرمی بە تەحمل بە لەگەڵ گەورەکەتە نێتی عومەر وا بوو کە لەگەڵا قسە بکە بەڵام کە بەجێ هێشت ئەم غەڵەت تێگەی لە مەسەلەکە وتی عەدلی هەموو کەسێکی گرتووەتەوانێ من نەبێ ئەمەمان لێرە هەیە ئەم حادیسەیە ڕۆژێکیان عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ بینی قسەیان لەگەڵا کرد وتی تۆ کێ وتی من عەبدەکەی مغیرەی کوڕی شوعبەم فەرمی ئەوەی کەوا ئەڵێن ئەتوانی ئاش دروستکەیت ئەڵێن ئاش دروستەکەی وتی بەڵێ ئەتوانم ئاشێکە بۆ دروستکەم مەشریق و مەغریب لە مەشریق و مەغریب دەنگ باتەوە کە ڕۆی فەرمووی عومەری کوڕی خەتاب ئەوە هەڕەشەی لێکردمەوە عەبدە هەڕەشەی کوشتنی لێکردم ئەمانی هەمووی زانی عومەر کوڕی خەتاب ڕزای خوا لێ بەڵام زۆر هینی نەبوو وەکو بەرپرسانی ئێستا نەبوو حیمایە و پارێزگای گومانی لە هەرچی شتێ بێت یەکسەر هینی بکە لە نوێژی بەیانیا بوو طبعا ئەبوو لوئەی فەیروز
خەنجەرێکی دوودەمی دروست کردبوو ژەهراوی کردبوو زۆر قایم بوو ڕۆژێکیان بینیان لەگەڵ هورموزانە هورموزانێکێک و لە سەرکردەکانی فارس کە بەدیل گیرا بوو لە مەدینە بوو خەنجەرەکەی پیشاننا وتی ئەم خەنجەرە بەلاوە چۆنە وتی ئەمە کەسێکی دیارە زۆر گەورەی پێ لە ناوە برێت وتی بۆ عومەرمە يعني وەکو پلانێک وا بوو وەکو پلانە ئاماژە حتا باس لەوە ئەکرێت عەبدوڵای کوڕی سەبەئیش لەو کاتانە لە مەدینە بووە پلانێکی بینی جوولەکە و بینی فارسەکان بێت بۆی ئێستاش بینیان لە زاهیرە هینە بەس لە ناوەخنا بینە خراپ نییە بە پلان بوو بێت هەندێکی ژەڵەن نەوەڵا هەر شتێکی شخصی بووە ئەبوو لوئەی مەجووسی طبعا ئەم خەنجەرە دوودەمە کە عومەری کوڕی خەتابی پێشەهید کرد لە نوێژی بەیانیە لە دوو شوێن لێیە یەکێک یا لە ناوشانی یەکێکیشیا لە کەلەکەی ئەوەی کەلەکەی زۆر خەتەر بوو ڕیخۆڵەکانی هەمووی بڕی دوایی کە عومەری کوڕی خەتاب دەنگی نەما لە کاتی نوێژەکە و عەبدوڕەحمانی هێنایە پێشەوە بۆ پێشنوێژی ئیتر ئەویش کە بە ناو سەفی موسڵمانەکانە ئەڕۆی ئیمامی بوخاری کردە 13 کەسی برینار کرد لەو 13 حوتیان وفاتیان کرد دوای یەکێک لە موسڵمانەکان عەباکەی خۆی یا بەسەریا ئەوە یا بەسەریا و گرتی کەزانی گیراوە لە خۆی شیا خۆشی کوشت کە عینەکان لەسەر لابرد خۆشی کوشت يعني خۆی کوشتەوە بەڵێ خۆی کوشت بوو خەنجەرەکەی چووکە ژەهراوی بوو بەڵێ کەس بەرگەی نەئاگر کە بمێنێتەوە لە بەرامبەری ئینە عومەری کوڕی خەتاب دوای ئێوەکەوان نوێژەکە تەواو بوو فەرمووی کێ منیە گوتیان ئەو کەسە ئەبوو لوئەی مەجووسی بوو تی سوپاس بۆ خوا کە کوشتنی من لە سەردەستی کەسێکا نەبووە کە ئیدعای ئیسلامەتی بکات حەمد و سەنای خوای کرد کە بەدەستی کەسێکی مەجووسی کوژراوە يعني شەهید بووە بێگومان شەهید بووە چونکە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ لە ئاخر خوتبەیە کە خوتبەیە ڕۆژی جومعە لە خوتبەکە فەرمووی خوایە من تەمەنم چوون بە تەمەنم کردووە ڕعیەتەکەم زۆر بووە سنووری دەوڵەتەکەیشم زۆر فراوان بووە خوایە ئیتر ئەترسم بەوەی کەوا تر دەسەڵاتم بەسەرا نەشکێت و تووشی شتێک نەبم کە بەگەی نەگرم خوایە بم بەرەوە وەلای خۆت ئەمە دوعایەکی عومەر دوعایەکی تری عومەر هەمیشە ئەی فەرموو خوایە شەهیدیم بە نسیب کە و لە شاری پێغەمبەری شا بمرێنە لە مەدینە جامە ئەگەر مەجال هەبێت فقها لەسەر قسەکان لەمە پێچەوانەی ئەم فەرمودەی پێغەمبەر نییە کە فێم بە تەمەنای مردن مەکەن ئەڵێ نەخێر تەمەنای مردن جایە و تەمەنای شەهادەت جایە تەمەنای شەهادەت ئەوەیە یعنی خوایە لە کاتێکە کە تۆ بڕیارەتیاوە من بمرم بە شەهیدی بمرم تەمەنای مردن ئەوەی کابرا بێزارە لە ژیانی خۆ لە خوای ئێستا بمرێنە بەیانی بمرێنە زۆر باش فەرق و جیاوازی هەیە عومەر کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ شەهید بوو بەڵێ بۆ شێوەی شێدکا بە موامەرەیەکی بینی جوولەکە و فارسەکان جا من لە کۆتایی بەرنامەکە کەمیشمان ماوە ئەمێ بزانم کە بۆ دوای خۆی و بۆ ئەمیری باوەڕداران و بەڕێوەبردنی دەوڵەت کاروباری مسلمانان چی کرا بە کورتی ینی عومەری کوڕی خەتاب فرێ ئەوە کەوت کە پێشنیاری هەبێ قسەیشی تیا بکە یان چۆنە بەڵێ عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ ویستی کە ئەم بە شێوازێکی تایبەتتر خەڵکی دەستچووکە وتیان کەس دەستنیشانەکەی لێ دوای خۆت فەرمووی ئەگەر دەستنیشانی نەکەم لە من باشتر دەستنیشانی کەسی نەکرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر دەستنیشانیشی بکەم لە من باشتر کردی کە ئەبوبەکری سەدیق بۆ ڕەزای خوای لێبێ بۆیە من بە جەورێکی تر نە دەستنیشانی ناکەم و نە دەستنیشانیشی یەکەم من بەجێ هێڵم شورا لە بینتانە لە بینی ئەم شەش کەسە فەرمی ئەم شەش کەسە عەلی کوڕی ئەبوو تاالب عوسمانی کوڕی عەفان عەبدوڕەحمانی کوڕی عەوف سعدی کوڕی ئەبی وەقاس زوبەیری کوڕی عەوام تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵاه ئەمانە فەرمی ئەمانە پێغەمبەری خوا کە مرد لیان ڕازی بوو ئەمانە لە عەشەرەی مبەشەرن بەڵام وەرە تەماشا بکە کاکە عەباس دقت و وردەکاری عومەری کوڕی خەتاب خۆ هەر لە ناو عەشەرەی مبەشەرە کە هێشتا لە ژیانە و حەوت کەس لە ژیانە مابوو حەوت مابوون حەوتەمیان سەعیدی کوڕی زەیدی کوڕی نوفەیل بوو بۆچی ئەویتیانە بوو لەبەرەوەی لە عەشیرەتی عومەری کوڕی خەتاب خۆی بوو ئەوی نەخستە ناوە خۆ لەبەرەوەی لە عەشرەتەکەی بوو ئەوی نەخستە ناوە چونکە گومانی ئەوەی هەبوو کە خەڵک دەنگی پێبات لەبەرەوەی لە عەشرەتی عومەری کوڕی خەتابە ئەمە یەک ئەنجاف
یەکێک لەم 6 کەسەی دەستنیشان نەکرد بەوەی کە نوێش پێغەمبەری خوا کە نەخۆش کەوت فەرمووی بە ئەبوبەکر نوێش کات بەڵام ئەم یەکێکی لەمانە دانەنا بۆی کە نوێشکە فەرمی با سوهەیب نوێشتان بۆ بکە بۆی فەزلی هیچ کامیان نەدا بۆی فەزلی کەسیان نە سوهەیب لەناو ئەم 6 کەسان نییە ئەنجا فەرمووی عەبدوڵڵای کوڕی عومەر تەنها مراقیبەوێ بەسەرتانەوە چاودێر حتا ڕیواتێکی ترم بینیوە فەرمیە پێوتی عەبدوڵڵای کوڕی عومەر بۆی نییە دەنگ با بە هیچ شامێکیشان بۆی نییە مافی دەنگانیشی نییە پێزانانی لە دەمەش خۆشی نەیکرد بە خەلیفە و ئەوە هیچ بەڵام بۆچی مافی دەنگانی نەبێ بۆ ئەوەی ئەگەر ئەم دەنگ با بە هەر کەسێکیان ئەوانی تر گومانی ئەوە بەرن کە بڵێن ئەمە مادام کوڕێتی عومەر پێی وتووە دەنگ بە بەو ئەمەش دەنگی پێبێ یعنی ئەمەندە ورد بوو عومەری کوڕی خەتاب لەو کاتێشا کە ئیتر ئەفەرموون شیرمانیا پێ شیرەکە لە ڕێخۆڵەکانی واتە دەرەوە ئەمەلی چاکبوونەوەی نەبوو یعنی تر لەو کاتە هەستیارەیە بە حکمەتەوە بەم حکمەتە ئینیکرد ئیتر تەفاسیلی ئەو چۆنیان زۆر باشەوەکی ئەخی ناڵقەکەی زۆر سپاس کاک دکتۆر حسین محەممەد ساڵح پسپۆڕی مێژووی ئیسلامی مامۆسای زانکۆ ماندوومان کردی بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان بم ئەڵلقەیە ژیان نامە و دەسەڵاتی زێڕینی سەردەمی حەزرەتی عومەری کوڕی خەتاب خۆی لێ ڕازی بێ کۆتایی هات بە ئومێدینەوەی کە چمکێک لە ژیان نامە و سەردەمی زێڕینی ئەومان پێشکەش بێەوەی بەڕێز و خۆشەویست کردبێ وەک زانیاری بەسوود ئینشاءڵڵا لە ئەڵلقەی داهاتووی بەرنامەکەمان سەردەمی زێڕینی خەلیفەی سەهێمی موسڵمانان دەست پێەکەین عوسمانی کوڕی عەفان تا ئەو کاتە بەخواتان ئەسپێرین تەندروست بشین خواتان لەگەڵ